شۆڕشی ژینا دژ بە ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران دەنگدانەوەی گەورەی هەیە لە جیهاندا و دیمەنەکانی ئەو شۆڕشە کە ژنان پێشەنگایەتی دەکەن لە جیهاندا بڵاوە و دوای تێپەڕبوونی زیاتر لە 4 مانگ بەسەر ئەم شۆڕشەدا هاوکاتی هەموو هەوڵەکانی ڕژێم بۆ سەرکوتکردنی دەنگە ئازادی خوازەکان، بەڵام سنوورەکانی ئەم شۆڕشە هەروە دێ و فراوانتر و فراوانتریش دەبن. لەوەتای ئەم شۆڕشە دەستی پێکردووە ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران هێندەی تر لەسەر ئاستی نێونەتەوەیی لە پەراوێزنراوە و سزای زیاتریشی بەسەردا سەپێنراوە بەهۆی ئەو پێشێلکاریانەی بەرامبەر مافەکانی مرۆڤ دەیان کات. پێداگرتنی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران لەسەر ئەو جۆرە سیاسەت و پرەنسیپە نەخوازراوانەی هەیەی بەڵگەیەکی کۆنکریتیە کە دەسەڵاتدارانی ئەو ڕژێمە نەکرد تەنها گۆڕانکاریان ناوێ، بەڵکو دەشبنە تەگەرە و بربەستێکی گەورەش لە بەردەم هەموو هەوڵێکدا بۆ هێنانە ئارای گۆڕانکاری. ڕەفتارەکانی ئەم ڕژێمە لەسەر هەردوو ئاستی ناوخۆی وڵاتەکە و لەسەر ئاستی دەرەوەییش بوونەتەمایی دروستبوونی گومانێکی زۆر لەسەر هەر هەنگاوێکی ئەو ڕژێمە دەینێت و ئەو جۆرە گومانانەش لە ناو پێکاتەی ڕژێمیشدا دروست بووە و بە گومانێکی قوڵەوە دەڕوانرێتە ئەگەر و نەگەری ئایندەی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران. سزایەکی زۆر سەپێنراونەتە سەر ئێران لەسەر بەرنامە ناوچەکەی و لەسەر ڕەفتارەکانی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە جیهانیشدا، لەسەرەوەی کۆماری ئیسلامی ئێران گەورەترین وڵاتی سەرپەرشتیاری تێرۆریزمە لە جیهاندا و لەم 4 مانگەی ڕابردووشدا سزای نوێ سەپێنراونەتە سەر ڕژێمی ئێران بەهۆی ئەو پێشێلکاریە زۆرانەی مافەکانی مرۆڤەوە. لێرەدا پرسیارەوەیە ئایا ئەو سزایانە کاریگەریەکی هێندە بەرچاویان دەبێ بەسەر ئەو ڕژێمەوە کە بگوترێ دەواازەیەک بۆ گۆڕانکاری دەکاتەوە؟ وەڵامی ئەم پرسیارە هێشتا کراوەیە، هەرچەندە دەسەڵاتدارانی ئەو وڵاتە کاریگەریەکانی ئەو سزایانەیان نەشاردوێتەوە، بەڵام بۆ زۆرێک لە چاودێر پێناچێ ئەو سزایانە هێندە کاریگەر بن تا ڕژێمی ئێران ناچار بە گۆڕانکاریەکان بکات. وڵاتانی یەکێتی ئەوروپا لە ڕێی پەرلەمانەکەیانەوە بڕیاریاندا پاسدارانی شۆڕشی ئیسلامی بخەنە لیستی تێرۆریزمەوە وێڕای هەموو هەڕەشە و گوڕەشەکانی ڕژێمی ئێران. هەرچەندە کۆمیسیۆنی ئەوروپا ئەو بڕیارەی نەدا، بەڵام نکوڵیش ناکرێت لەوەی ئەم بڕیارەی پەرلەمانی ئەوروپا وەرچەرخانێکی گەورەیە لە هاوچەشە سیاسیەکانی نێوان ئەوروپا و ئێراندا لەو ڕوانگەیەوەی پەیامێکی قورسی ئەوروپاییەکانە بۆ ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران، چونکە لە بربڕەی پشتی کۆماری ئیسلامی ئێرانی داوە. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنتۆن. لەوەتای شۆڕشی ژینان لە ئێراندا دەستی پێکردووە ئەوەی لە شانۆی جیهانی و بۆنە سیاسیەکاندا بەردەوام باز دەکرێت هەموو ئەو پێشێلکاریانن دەسەڵاتدارانی ئێرانی دەیکەن بەرامبەر بە جودابیران و دەنگە بەرزەکانی داوای ئازادی و مافەکان دەکەن. ئەمانە شێوازی پێشەلکاریەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێرانن: دەستگیرکردن، ئەشکەنجەدان، دانپێدانانی زۆرە ملێیی، سەپاندنی نادادپەروەرانەی سزای مەرگ. بەردەوام دەبین لە کارکردن لەگەڵ هاوپەیمانەکانماندا بۆ بەرپرسیارکردنی ڕژێمی ئێران لەسەر ئەو پێشەلکاریانە و پێشەلکاریەکانی تریش. بەردەوام هەڵپشتی ئێرانی ئازاکان دەبین کە داوای مافە بنچینەکانی خۆیان دەکەن بە پێشەنگی ژنانی لاو بەرەنگاری سەرکوتکردنە لە ڕادەبەدەرەکانی ڕژێم دەبنەوە. بەپێی لێدوانەکانی گەورە کاربەدەستانی ئەمریکا پێویستە ئەو سزایانەی دەسەپێندرێنە سەر کۆماری ئیسلامی ئێران فراوانتر بکرێن تا هەموو ئەوانە بگرێتەوە کە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ دەستیان هەیە لە سەرکوتکردنی خۆپیشاندەرانی شۆڕشی ژینا. ئێمە هەرتەنها ناڕوانینە ئەوانەی بەرپرسیارن لە تاقیکردنەکان و ئەوانەی پەنجە بە پەلەپیتکەدا دەنێن، بەڵکو ئامادەیمان بە پێی یاسانی و نەتەوەیە مرۆیەکانەوە بڕۆین بەرەو ترۆپکی دەسەڵات و بزانین بە دیاریکراوی کێ بەرپرسە لەو بڕیارانە، نەک هەرەوەی کێ ئەو ڕێوشێنانە جێبەجێ دەکات. جا لەسەرم بنچینەیە دەکەوینە ئەوەی بۆمان دیار بێت ئایا هەر هەموو حکوومەتی ئێران و گەورە بەرپرسەکانی ئێران تێوەگلاون یان بەرپرسیارن لە تاوانەکانی شەڕ، ئەوە ئەوانیش بەرپرسیار دەکرێن. زۆر جار لە نێوەندەکانەوە ئاماژە بەوە دەکرێت ئەو سزا سەپێنراوانە بەس نین بۆ ڕاگررتنی دەسەڵاتدارانی ئێران و هەنگاوی زیاتر پێویستن. ئەم بابەتە
خرا بەردەم وەزارەتی دەرەوەی ئەمریکا. بەردەوام ئەو ئامرازانەمان لە بەردەستدایە بۆ بەرپرسیارکردنی ڕژێمی ئێران ئەم بەڕێوەبەرایەتیش کاری خۆی کردووە لە ڕێی ئەم وەزارەتەوە و لە ڕێی وەزارەتی خەزێنەشەوە هەروەهاش لە ڕێی دامەزراوەکانی تری بەڕێوەبەرایەتیەوە ئەوەی توانی و مانەکردومانە بۆ بەرپرسیارکردنی ڕژێمی ئێران و بەردەوامیش دەبین لە ڕێی حکوومەتەوە و لە ڕێی ڕێخستیشەوە لەگەڵ هاوپەیمانان و هاوبەشەکانماندا. دۆسەی ئێران لە پاش سەرهەڵدانی شۆڕشی ژیناوە بۆتە یەکێک لە دۆسێ هەرە گەرم و گوڕەکانی ناو نێوەندەکانی کۆمەڵگەی نێونەتەوەیی. نەتەوە یەکگرتوەکان جەختێکی زۆری بێپێشینە دەکاتەوە لە پێشێلکردنی مافەکانی مرۆڤ لە ئێراندا و ناڕزاییەکی توندیش دەردەبڕێت. حکوومەتی ئێران ڕێکارە تاوانکاریەکان و سزای مردن وەک چەک بەکار دەهێنێت بۆ سزادانی بەشداربوانی خۆپشاندانەکان و هەروەهاش بۆ چاندنی ترس و تووقاندنی خەڵق تا ئۆپۆزیسیۆنەکان لە ناوبەرێت. ئەمەش پێشێلکردنی یاسایی نێونەتەوەیی مافەکانی مرۆڤە. لە مانەی ڕابردوودا سزای مردن سەپێنراوە بەسەر 4 کەسدا کە خۆپیشاندەر بوون دوای دادگاییکردنی خێرا کە بە پێی یاساکانی مافەکانی مرۆڤ دەچنە خانەی دادگاییکردنی ناڕەواوە. ئەم یاسایانەی مافەکانی مرۆڤ بۆ ئێرانی شەو ئەو سزای مردانە دەچنە خانەی لێساندنەوەیەکی درندانەی ژیان لە خەڵق. بە پێی ڕای چاودێر لە کۆماری ئیسلامی ئێراندا شتێک نەماوە پێی بگوترێت دادوەری یان یاسا و هەموو شتێکی ناو هۆڵەکانی دادگا خراونەتە خزمەت ڕژێمێکەوە کە تەنها زمانی ئاورو ئاسن دەناسێ لە بەرامبەر هەر دەنگێک بۆ ئازادی و بۆ داواکردنی مافەکان. پێشێلکاریەکان و ڕەوشەنە یاسایەکان و متمانە هەبوون بە دادگایی ڕەوا بەو شێوەیە کە ئۆفیسەکەمان دەستنیشانی کردوون و بریتین لە جێبەجێکردنی فەرمانە تەمومژاویەکان و ڕێگەنەدان بەوەی پارێزەرت هەبێت بەو شێوەیەی داوا دەکرێت و نکۆڵیکردن لەوەی داکۆکیکردن لە خۆت بکەی دانپێدانی زۆرە ملێ خراپ مامەڵەکردن ڕێزنەگرتن لە بێتاوان هەروەهاش ڕێگەگرتن لەو مافەڕەوایانەی بۆ چاوپێخشاندنەوە بڕیارەکان هەن. لە دوانی گەورەی دەسەڵاتدارانی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران هیچ ئاماژەیەکی تیادا بەدی ناکرێت تا بگوترێ ئەگەرێک هەیە پێداچوونەوەی بکات بە هەری هیچ نەبێ بەو سیاسەتە ناوخۆیانەیدا. دەسەڵاتدارانی ئێرانی هێشتاش پێدا دەگرن لەسەرەوەی لە وڵاتەکەدا هیچ کێشەیەک نییە تەنها ئەوە نەبێ کە بە دەستێوەردانی دەرەکی ناودێری دەکەن. اینا خیانت بود. ئەوەی ڕوودەدات خیانەتە هیچ گومانێکی تێدا نییە کە خیانەتە دام و دەستگا بەرپرسەکان بە شێوەیەکی ڕەوا و سووربوونیشەوە کاری خۆیان بەجێ دەگەین و پێویستیشە هەر بەو شێوەیە بیکەن گومانی تێدا نییە دەستی دەرەکی ئەو ئاژاوە گێرانە دەجوڵێنێت ئەوەی ئەمریکا و هەندێک لە وڵاتانی ئەوروپا دەیکەن هیچ گومانی تێدا نەماوە. ڕەوشی کۆماری ئیسلامی ئێران لە دەرەوەش کەوتۆتە بارێکی زۆر خراپەوە بە تایبەتیش کە دەبینرێ ڕایەڵەکانی پەیوەندیەکانی تاران و پایتەختەکانی ئەوروپا هەروە دێ شل دەبنەوە و هەروەش دێ و لە پاشەکشەدایە و دەرفەتەکانی نزیکبوونەوەیەکی تری نێوانیان وەک ئەستەمی لێهاتووە. دەشێ یارمەتیە لەشکریەکانی ئێران بۆ رووسیا یەکێک بێ لە هۆکارەکان بەڵام نکوڵی ناکرێت لەوەی یەکێ لە هۆکارە سەرەکیەکانی ئەم گۆڕانکاریە گەورەی ڕای گشتی ئەوروپاییەکان بەرامبەر بە تاران دەگەڕێتەوە بۆ ئەو دیمەنانەی ڕووداوە ناوخۆییەکانی ئێران لە دوای شۆڕشی ژیناوە. دکتۆر عەلی ڕزا نوریزادە پسپۆڕ و شیکەرەوەی سیاسی کاروباری ئێران میوانی ئەم هەفتەیی چاوی واشنتۆنە. دکتۆر نوریزادە یەکێکە لە نووسەر و ڕۆژنامە نووسە ناودارەکانی ئێران و یەکێکیشە لە لێکۆڵەرە باڵاکانی نێوەندی توێژینەوەی عەرەب و ئێران و چەندان توێژینەوەی تایبەتیشی هەیە لەسەر ڕەوشی ئێران کە جێی بایەخێکی زۆری نێوەندە جیهانیەکانە. دکتۆر عەلی سەرەتا سوپاس و پێزانینم بۆ ئەم بەشداریەشە لە چاوی واشنتندا و سەرەتاش دەمەوێت بزانم شۆڕشی ژینا لەم 4 مانگەی تەمەنیدا چ شتێکی لە ئێراندا گۆڕی. تحیاتی لایک و ئەلام سڵاوم بۆ ئێوە بۆ بینەرانیشتان بە تایبەتیش لە کوردستان و هەموو ناوچە کوردنشینەکانی ئەم بەرنامەیە دەبینن. جا ئازیزم شۆڕشی ژینا یان شۆڕشی ژن ژیان ئازادی شۆڕشێکە بەردەوامە لەوانەیە بەهۆی وەرزی زستانەوە زستانی سەختەوە یان بەهۆی نەمانی زۆرێک لە پێداویستیەکانی ژیان لە ئێراندا و بە تایبەتیش گاز و نەوت و بەنزین کە هێچگار کەمن بەهۆی ئەمانەوە دەکرێت بڵین تا ئەندازەی کەم هێوریەک هەست پێ دەکرێت بەگشتی بەڵام لە بەلوچستان و لە کوردستان و هەندێک شوێنی تردا وانە
نییە. هەڵبەتە بە بەراورد لەگەڵ مانگی دووەم و سێمی خۆپیشاندانەکاندا ئێستا بڕوایەکەیە کە جۆرە پیاداچوونەوەیەکەیە لەلایەن شەقامی ئێرانیەوە. لە هەمان کاتیشدا لاوانی ئێران جەخت دەکەنەوە لە درێژەدان بە شۆڕشەکان. ئەم شۆڕشە ئامانجی درێژدەمی خۆی هەیە وەک مردن بۆ دیکتاتۆریەت یەکسانی بۆ ئێرانیەکان بە شیعە و سوننە و بەهایی و جوو کریستان و زەردەشتی و هەموو ئەوانش کە ئاینیان نییە. هەر بۆیە تا ئەو کاتەی ئەم ئامانجانە بەجێ دەگەێنرێت ئەوە شۆڕش هەر بەردەوام دەبێت. بەم زوانە هەفتانەی فەجر دەست پێ دەکات واتە ساڵیادی سەرکەوتنی خۆمەینی جالاوان لەوەشدا ئامادەن بۆ بەرەنگاربوونەوەی ئەو ڕیزانەی ڕژێم دەیان خاتە ڕوو وەک هەوڵێک تا نیشانی بدات. هێشتاش خەڵک پشتیوانی دەکەن. هەروەها نەورۆزیش هێندەی نەما و لاوان پرۆژە و بەرنامەی زۆر گرنگیان هەیە بۆ نەورۆز. بێ لەمانەش ئەم شۆڕشە بیرکردنەوەی زوربەی ئێرانیەکانی گەیاندە جیهان. دوو هەفتە بە لە دەستپێکردنی شۆڕشی ژینە هەموو ئاماژەکان بەو ئاڕاستەیە بوون کە ئەمریکا گەیشتۆتە ئەوەی ڕێکەوتنە ناوچەکە مۆر بکاتەوە. ئەوروپایەکان زیاتر بە پرۆشەوە بوون بۆ ئەو ڕێکەوتنە. بەڵام ئێستا کەس باز لەو ڕێکەوتنە ناوچە ناکات. باز لە هەر باسی لە مافەکانی گەلی ئێرانە. بەڕێز بلینکن وەزیری دەرەوەی ئەمریکا قسەی زۆر جوان دەکات لەسەر ئێران و ئەم قسانە لەلایەن گەلی ئێرانەوە پێشوازیی گەرمی لێ دەکرێت. گەلی ئێران وەها دەڕوانێتە ئەمریکا کە زلهێزی جیهانە کە گەورەترین دیموکراتی لە جیهاندا. کاتێکیش ئەم دیموکراتیە گەورەی جیهان دەڵێن ڕژێمی ئێران ڕژێمێکی دیکتاتۆریە و گەلی ئێران سەرکوت دەکات. ئەم سووربوون و خواسی گەلی ئێرانە زیاتر و زیاتر دەکات و دڵنیاییش دەبێت لەوەی کە لە جیهاندا گوێیەک هەیە و دەنگی گەلی ئێران دەبیستێت. مەسامێ تەسمە ئەلای. بەڵام دکتۆر وەکو هاوکارم لە بەشی کوردی دەنگی ئەمریکا هێرۆ زەنگەنە دەپرسێ ئەڵێ دەبینین ئێستا خۆپیشاندانەکان تا ئەندازەیە کەم بوونەتەوە بە تایبەتی لە تارانی پایتەخت. ئەمە بەهۆی چییە؟ ئایا لە ئەنجامی سەرکوتکاریە زۆرەکانی هێزەکانی حکوومەتە یان کەمکردنەوەی سەپاندنی توندی یاسای حیجابی زۆرە ملەیە؟ دەزانم جەنابەت ئاماژە بەوە دەکەی کە دەشێت ڕەوشی ئەوەی کە زستان و خۆ ئامادەکردن بۆ هەندێک بۆنەی تر. بەڵام ئەم دوو خاڵەی کە هێرۆخانم ئاماژەی پێدەکا ئەمە چەندێک کاریگەریان هەیە. تحياتي إلى زميلتي العزيزة أنا ئەوەی لە ئێران ڕوودەدات بە مانای کۆتایی هاتنی شۆڕش نییە. ڕژێم چەندان جار هەوڵی ناردنی شقاوەکانی خۆی داوە بەڵام شکستی هێنا. بەر لە چەند ڕۆژێک ژمارەیەک لە بەسیجەکان هێرشیان کردە سەر سێ کەج لە یەکێک لە شقامەکانی تاراندا. بەڵام کاردانەوەی خەڵک لە بەرامبەر ئەم پەلامارەدا بەڕاستی جێشانازیە. تاران شارێکی گەورەیە و هەموو شەوێک لەم شقامەدا یان لەو بەشەی تاراندا گوێبیستی دروشمەکان دەبینەوە وەک مەرگ بۆ خامنایی، مەرگ بۆ دیکتاتۆریەت، بڕوخێ کۆماری ئیسلامی. لە هەندێک شاریشدا وەک زاهیدان، وەک مەهابات و شارە کوردیەکانی دیکە و شارەکانی پارێزگای خوزستان و گەیلان و مازندەران هەموو ڕۆژێک و هەموو شەوێک بەڕەنگاربوونەوە و ناڕەزایی دەربڕین هەن. بەڵام لە پەیوەندی بۆی بۆچی بە ژماری گەورە نابینرێت وەک گوتم هۆکاری یەکەم ئەوەیە سەرمایەکی زۆر قورسە. تەنانەت لە هەندێک ناوچەی دەوروبەری ئێراندا پلەی گەرمان لەژێر سفرەوەیە و بەڕاستیش ئەمە کێشەیە بۆ یەکێک 6 یان 8 کاتژمێر لەسەر شەقام بمێنێتەوە. هێدی گەڕانەوەی زیاتری ژنان و لاوان دەبینینەوە. دەشمەوێت لێرەوە ستایشی ژنانی ئێران بکەم ئەوە تا دەبینین دەستگیر دەکرێن، لە گرتوخانەکاندا دەستدرێژیان دەکرێتە سەر، لە سێدارە دەدرێن. وێڕای ئەمانە وەک شاخی دەماوەند وەستاون و لە شەقامەکاندا لە زوربەی بوارەکانی ژیانیشدا ماون و ڕۆڵیان هەیە. في الشارع وفي معظم معالم الحياة نراهم. نعم. بەڵێ بەهر لەسەر دۆسەی شۆڕشی ژینایە ئەوەی کە جەنابیش ناودێریەکەی بەوەی کە شۆڕشی ژنانە لە ئێراندا پرسیارێکی ڕۆژنامەوان هاناشوان لە جەنابەت بکەم. هاناشوان لێت دەپرسێ راپۆرتە ڕۆژنامەوەیانیەکان ئاماژەی مەترسیدار دەدەن لەسەر ڕەوشی ژنان و کچانی ناو زیندانەکان. ئایا ئامار لە بەردەستا هەن؟ ئایا مەترسی چیان لەسەرە؟ چی کراوە بۆ گەیاندنی دەنگی ئەو ژنانە؟ هذا سؤال مهم جدا. أولا ئەمانە پرسیاری گرنگن. یەکەم تا ئێستاکە 59 حاڵەتی دەستدرێژیکردنە سەر ژنان هەن و سەلمێنراویشن. مەخابن 4 لەو ژنانە خۆیان کوشتۆ و چونکەنەیان دەتوانی بەرگەی ئەو کارەساتی ژیانیان بگرن. لە ناو گرتوخانەکاندا دەستگیرکراوی ئاسایی هەن کە تەلەفۆنی مۆبایلیان پێ و لەڕێی ئەوانەوە ئیتر یان پارەیان پێدەدرێت یان خۆیان هەستی بەرپرسیارەتیان هەیە. کەسایەتیە ناودارەکانی وەک بەڕێز سوهەیل حیجاب، پارێزەری ناودار نێرگز محەممەدی، پارێزەری ناودار فاتیمە سپەری، چالاکوانی ناودار و نمونە
نمونەی دیکەی وەک ئەمانیش پەیامە دەنجەکانی خۆیان دەنێرنە دەرەوە تەنانەت لە بەرنامەیەکی فارسی زمانی ڕۆژی دووشەمەدا هەرخۆم دەنجی بەڕێز حیجابین بڵاو کردەوە و دەڵێت لە زیندانی کەرەجم و دەڵێم ژنان لەم زیندانەدا ئازان و هێندە ئازان دەتوانن بەرگەی دڕندانەترین شێوەی ئەشکەنجەدان بگرنەوە هەر بۆیە دەڵێم جێی شانازین بۆ هەمومان لە ئێستادا نزیکەی 4000 ژن لە زیندانەکانی ڕژێمدان لە سەرانسەری ئێراندا بە هەزاران کەسی دیکە لە زینداندان و ژمارەی گیراوەکان بە ئەندازەیەکی کەمتر بۆتەوە چونکە ڕژێم بە متمانە لێوەرگرتن ژمارەیەکی ئازاد کردوون هێشتا نزیکەی 4000 ژن لە زینداندان و کەسایەتی ناوداریان تیادایە هونەرمەند و گۆرانی بێژ و وەرزشوان و چەندانی دیکەش تا ئێستاکە لە زینداندا هێڵراونەتەوە. ما زال موجودين بسجون النساء. دکتۆر عەلی بەرلەوەی بەشی دووەمی بەرنامەکە پرسیارێکی چالاکوان ئالان خاسمان پێگەیشتووە پرسیارەکەی کاگالان سەبارەت بە بوونی متمانەیە بۆ ئایندەی ئێران لە ئەگەری هەر گۆڕانکاریەکدا وەکو نووسیوێتی دەڵێ 40 ساڵە کۆمەڵی ئۆپۆزیسیۆن هەن لە ئەوروپا شاژین بەڵام هێشتا باوەڕیان بە مافی نەتەوەکان نییە و لەم ماوەیەشدا بە تایبەتی لە وەتای شۆڕشی ژینا دەستی پێکردووە هێشتا لایەن هەن لەناو ئۆپۆزیسیۆنەکانە کە بیرکردنەوەیەکی وەکو کاگالان نووسیوێتی فاشیستیانیان هەیە یا شۆڤینیان هەیە و نوکۆڵی لە مافی نەتەوەکانی تر دەکەن دەوێت لە زاری جەنابتەوە بزانێ چ متمانەیەکێ بۆ نەتەوەکانی تر لە ئێرانە بۆ نمونە کوردەکان یا بەلوچەکان یا ئەحوازیەکان. الديمقراطية أولا دیموکراتیە یەکەم شت با بڵێم زۆربەی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بڕواین بە پێکەنانی سیستەمێکی نێوەندی نییە و لەگەڵ دابەشکردنی دەسەڵاتەکاندان بۆ پارێزگاکان یان بۆ کەمایەتیە نەژادی و ئاینەکان جا هیچ گومانێکی تیادا نییە کەسایەتیەکانی وەک کاک عەبدوڵڵای موحتەدی کاک مستەفای هیجری کۆمەڵە و حیزبی دیموکراتی کوردستان ڕێخستنەکانی ئەهواز لایەنەکانی بەلوجیەکان هەر هەمویان بڕوایان هەیە بە یەکپارچەیی ئێران و بە ئێرانێکی یەکگرتوو نەک ئەو ئێرانەی هەندێک نەزان دەیبینن من لەو بڕوایەدام ژمارەیەکی هەر زۆر کەمی ئۆپۆزیسیۆنی ئێرانی شۆفێنین با نمونەیەک باسکەم شازادا ڕەزا پەهلەوی کوڕی شەهەنشای کۆچکرد و چەندان جار ڕایگەیاندووە داندەنێن بە مافی کەمایەتیەکاندا دانپێدانانێکی ڕاشکاوانە و هەمەلایەنانەش 20,000 جار ئەمەی دووبارە کردوێتەوە بەر لە چەند ڕۆژێکیش داوای لە هاوڵاتیانی ئێرانی کرد لە دەرەوە لە ناوەش تا بریکارنامەیەکی پێبدەن و دەڵێت کە سەردانی ئەمریکایان ئەوروپا دەکات لەگەڵ لایەنەکانی تری ئۆپۆزیسیۆندا و خۆیان دەناسیێن ئەوە پێویستیان بە جۆرێک لەو بریکارنامەیە کاتیە دەبێت تا ئەو کاتی ئێران ڕزگار دەکرێت و ئیدی ئەو کاتە کاری ئێمە تەواو دەبێت و خەڵک دەتوانێت ئەو سیستەمە هەڵبژێرێت کە دەیەوێت هەروەها جۆری حکومەت بە پێی پێکاتەی ئێران جا لەو کاتەوە هەزاران هاوڵاتی ئێرانی دەنجیان پێداوە و ئەو بریکارنامەیەشان پێداوە و زۆربەی ئەوانش لە کەمایەتیەکانن لە کوردستان و خوزستان و بەلوچستان لە ناو ئەمانشدا هەندێک سەرکردەی لایەنەکانی تیادایە هەر بۆیە هیچ نیگەرانیەک نییە سەبارەت بە ئایندەی ئێران کەوتنی ڕژێمی کۆماری ئیسلامی و جێگیرکردنی دیموکراتی ئەرکەکە تەواو دەکات. بەڵێ ئەم جۆرە لێدوانانە تەنانەت پێش ساڵی 2023 لە عێراقدا دەبیستران دکتۆر عەلی بەڵام لە دوای 2023 و ڕوخانی ڕژێمی دیکتاتۆری عێراق نا ئێستش کورد لە کێشایە لەگەڵ بەغدایە لەگەڵ ئەو بەغدا نوێیەی کە لەسەر بنچینەی دیموکراتی و مافەکانی مرۆڤ وەکو دەگوترێ پێک هاتووە بەڵام بۆ ئێرانیش چ متمانەیەک هەیە؟ ئەزیزم یەکەم ئەوانەی لە عێراق فەرمانڕەوان و سەر بە ئێرانن دەسەڵاتی خۆیان سەپاندۆ بەسەر عێراقدا ئەوانە عێراقی نین و هەروەها ئێرانیش نین بەڵکو و بەکرێگیراون من بۆ خۆم بینیومنن لێشی وردوومەتەوە بە دواداچوونیشم کردووە لەسەر کارەکانیان کەسێکە بوو ناوی دکتۆر ئەیاد عەلاوی بوو ئەم پیاوە بڕوای بە دیموکراتی هەبوو بڕوای بە فیدرالیزم هەبوو بەڵام چی ڕوویدا لە هەڵبژاردندا سەرکەوتوو بەداخەوە بەهۆی ڕێکەوتنی ئەمریکا و ئێرانەوە نوری ئەلمالیکی دەسەڵاتی درایە عێراقی داما و بەدەست کەسانی دیکەوە بووە نەک بەدەستی گەلی عێراقەوە دڵنیام لەوەی ئەگەر گەلی عێراق چارە نووسی وڵاتەکەی بەدەستی خۆی بواە ئەوە هیچ ناکۆچێک لە نێوان کورد و عەرەبدا نەدەبوو لە نێوان هیچ پێکاتەیەکدا کێشە نەدەبوو من دڵنیام لەوەی گەلی عێراق گەلێکی ڕووناکبیر و ڕۆشنبیرە سەرچاوەی کتێب و زۆربەی کتێبەکان لە عێراق دەفرۆشتێن دڵنیام لەوەی عێراق دەتوانێت دیموکراتی و فیدرالی جێگیر کات بەمانە ڕاستەقینەکەی وشە. دکتۆر عەلی من دەگەڕێمەوە بۆلات
کۆماری ئیسلامی ئێران بەبێ هەبوونی هیچ بەڵگەیەکی یاسایی سزای مەرگ دەسەپێنێ بەسەر جودابیراندا و تاوانی جۆرا و جۆریشان بۆ دەچنێت و دادپارێزەکان ئەو تاوانانە دەخوێننەوە و ئەو جا دادوەرەکانی کۆماری ئیسلامی دوا بڕیاری خۆیان دەخوێننەوە وەک ئەو بڕیاری مردنەی بەسەر عەلی ڕۆزا ئەکبەریدا جێبەجێکرا لەگەڵەوەشدا کە پێشتر پۆستی جێگری وەزیری بەرگری ئێرانی هەبووە. با هیچ گومانێک نەبێت لەسەرەوەی بووە قوربانیەک بۆ تۆڵەکردنەوەیکی سیاسیانەی ڕژیمێکی دەڕندا لە سێدارەدانەکەشی کارێکی ترسونەکانەوە و پڕ لە شەمەزاری ڕێبەرایەتیەک بووە کە بیر لە هیچ شتێک ناکاتەوە و سزای مەرگ وەک ئامرازێکی سیاسی بەکاردێنێت بۆ بێدەنگکردنی جودابیران و یەکلاکردنەوەی کێشەناوخۆیەکان. لای بەریتانیاش ئەو ئامارانەی تایبەتن بە ژمارەی قوربانیەکان لە ئێراندا لە وەتای شۆڕشی ژینا دەستی پێکردووە ئاماری تۆقێنەرن بەڵام نیشانەیەکی پرسنگداریشە بۆ بوێری هاوڵاتیان لە بەرەنگاربوونەوەی ڕژێمی سەرکوتکاری ئێراندا. بەریتانیا پشتیوانی خەڵکی ئازا و شکۆمەندی ئێرانە لەو داوایانەی دەیکەن بۆ ئازادی و مافەکانیان. ئەندازەی ئەو ئازایەتیە لەو ڕاستیە تۆقێنەرانەوە دەردەکەون کە باز لە کوژرانی زیاتر لە 500 کەس دەکەن و هەروەهاش دەستگیرکردنی زیاتر لە 18,000 کەس تەنها لەم شەپۆلەی ناڕەزایەتی دەربڕینەی ئەم دوایە. تەواوی ئەو ڕۆژەی لە ئێستادا لە ئێران هەیە و ڕەفتاری دەسەڵاتدارانی ئێرانیش وەک بەریتانیاش دەڵێ تەنها یەک خوێندنەوەی بۆ دەکرێت و ئاماژەیە بەو ترسەی لە ناو ڕژێمی ئێراندا هەیە. هەمومان تۆڵاستانەوەکانی ڕژیمێکی لاوازی لا پراوێزنراو دەبینین کە چێژ لە سەرکوتکردنی گەل دەبینێت و دووچاری ترسێکی گەورە هاتووە لەوەی دەسەڵات لەدەست بدات. پەیامی ئێمە بۆ ڕژیمی ئێرانەوەیە جیهان چاوی لەسەرتە و بەرپرسیاریشت دەکات و بە تایبەتیش گەلی ئازای ئێران بەرپرسیارت دەکات. زۆرێک لەوانەی دەیکوژن و سەرکوتیان دەکەن. ئەوروپاییەکان نەکرد بە لێدوان و بڵاوکردنەوەی ڕاگەیەندراوەکان بەڵکو ڕاستە و خۆ بێ هیچ پێچ و پەنایەک پەیامی ئاگاهیدانی خۆیان گەیاندۆتە دەسەڵاتدارانی ئێرانی. لەگەڵ ڕەچاوکردنی سیستەمی یاسایی کە بە پێی ئەو سیستەمە سزاکان دەسەپێندرێن داواشم لە باڵوێزی ئێران کردووە تا سەردانی وەزارەتی دەرەوان بکات تا بەبێ هیچ ڕێوشێنێک بۆی ڕوون و ئاشکرا بکرێت کە سەرکوتکردنی درندانە و جۆرەکانی تری سەرکوتکردن و ترساندنی دانیشتوانی ئێران و سەپاندنی سزای مردن هەر ئاوها بەبێ بەرئەنجام نابن. دکتۆر عەلیبا لەم بەشەدا بڕێ قسە لەسەر ڕەوشی ناوخۆی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران بکەین. لە یادمە لە یەکێ لە بەرنامەکانی پێشووماندا جەنابەت ئاماژە بەوە کرد کە ناکۆکی هەیە دەرز کەوتۆتە ناو ڕژێمی کۆماری ئیسلامی ئێرانەوە. ئەکرێ زانیاری زیاترمان بۆ ئێستا بدەیتێ؟ سيدي آخر نموذج لهذا الخلافات إعدام. بەڕێزم دواترین نمونەی ئەم ناکۆشانە لە سێدارەدانی عەلی ڕەزا ئەکبەری. عەلی ڕەزا ئەکبەری جێگری شەمخانی بووە لە وەزارەتی بەرگری بۆ کاروباری هێزە دەریایەکان، هەروەها سەرۆکی نێوەندی لێکۆڵینەوە استراتیژیەکان بووە کە نێوەندێکی سەر بە پاسدارانە، هەروەهاش هاوڕێ و دۆست و ڕاوێژکاری عەلی شەمخانی بوو. هەل لەسەر داوای شەمخانی چۆ بۆ بەریتانیا و هەل لەسەر داوای ئەویش گەڕایەوە بۆ ئێران و نزیکبوونەوەیشی لەگەڵ بەریتانیەکاندا هەر بە پێشنیازی شەمخانی بووە. جا هۆکاری لە سێدارەدانەکەشی ئەو ڕەخنانە بوون کە لە ڕژێمی ئێرانی دەگرت لەو دانیشتانانەی کە لەگەڵ دەستاندا ڕەخنەی لەو ڕەفتارانەی ڕژێم دەگرت کە لە بەرامبەر هاوڵاتیاندا دەیکەن. بابەتی دیکەش هەن وەک ئەوەی بۆچی حوسێن ئەشتەری سەرکردەی گشتی جێبەجێکردنی یاسای کۆماری ئیسلامی ئێران لە پۆستەکەی دەبەخشێت و ئەحمەد ڕەزا ڕادان کە کەسێکی تاوانبارە لە جێی دادەنرێت. تۆمارەکانی ئەم کابرایە ڕەشن و لە سەروەختی شۆڕشی سەوزەوە تەنانەت لە سەروەختی خاتەمیشدا هەر ئاوەها بۆ و ئێستاش دەکرێت بە سەرکردەی گشتی جێبەجێکردنی یاسا لە کۆماری ئیسلامیدا. بۆچی؟ چونکە ئەشتەری سەرکردەکەی پێشووی بڕیاری تەقەکردنی لە خۆپشاندەران ڕەت کردەوە. لە کۆبوونەوەیشدا لەگەڵ سەرکردە لەشکریەکاندا خامەنایی سەرزەنشتی کرد و ئیتر لە پۆستەکەی دوورخرایەوە. ئایەتوڵڵا جەوادی کەسایەتێکی ناسراوی ناو پیاوانی ئاینی و ڕەخنەی توندی گرتووە و داوای کردووە دەبێت ئیبراهیم ڕەئیسی سەرۆکی ئێستای ئێران لا ببرێت. گوێبیستی ڕەخنە و ناڕەزایەکانی زۆر دەبین. بە دڵنیاییشەوە ئەوەی لە ناو ڕژێمدا ڕوودات زۆر لەوەش زیاترە کە دەیبیستین. ئێستا خامەنایی کۆبوونەوە لەگەڵ گەورە کاربەدەستاندا ناکات و لەو ماوەی ڕابردوودا شەمخانی جارجارە کاربەدەستانی ڕیفۆرم خواست بانگێش دەکات بۆ ئۆفیسەکەی تا بازدە هەندێک بارودۆخ بکەن. یواتە ڕژێمی ئێران گەمارە دراوە لە ناوخۆیدا و لە ناو ئەو کۆمەڵانەشدا ناکۆچی گەورە هەیە. زیاتر لە 400 ئەفسەری
لەشکر داوایان کردووە تا ئەرکدا نەمێنن بەهۆی نەخۆشی هاوسەرەکانیان یان دایکیانەوە و بابەتی لەو جۆرەوە. دەزانی زۆرێک لەوانی لە لەشکردا بوون وازیان لە لەشکر هێناوە، هەر بۆیە هەروە دێ و لەبەر هەڵوەشانەوەی زیاتر دەبینین لە ناو دەستەبژێری فەرمانڕەوای ئێراندا. يستدعي بعض المسؤولين الإصلاحيين. دکتۆر عەلی، وەکو جەناب ئاماژەی پێدەکەی ڕژێمی ئێران لە ناوخۆدا گەمارۆ دراوە و کێشەکان ئەوەندە قوڵیشن کە زۆر زیاترە لەوەی وەکو باز دەکرێت. بەڵام پرسیارەکە لەوە ئەم ناکۆچیانە، ئەم گەمارۆیە، ئەم هەموو قوڵبوونەوەی قەیرانانە لە ئێراندا دەبێتە مای گۆڕینی ڕژێمی ئێرانی؟ هناك يعني خيار. بەڵێ بژاردەیەکێ وەک دەگوترێ ژمارەیەک لە سەرکردەکانی پازاران لە خۆ ئامادەکردنتان تا دەست بەجێ پاشمردنی خامنایی فەرمانڕەوایەتی خۆیان ڕابگەن و بەیاننامەی ژمارەیەک بڵاو بکەنەوە. ئەمە لە ئێراندا بڵاوە. جا ئەگەر پازداران وەک ئەزمموی سوودان بۆ ساڵێک یان 2 ساڵ جڵەوی کاروبارەکان بگرێتە دەست و ئەو جا هەڵبژارنیشی ئازاد و ڕاوەرگرتنیکی گشتیش بکرێت، ئەمە یەکێکە لە بژاردەکان و باز دەکرێت. چارەسەری دووەمیش درێژەدانە بە شۆڕش و هەموو شارێکی ئێرانیش بگرێتەوە تا ئەو کاتەی خەڵک کۆنتترۆلی میدیای ئێران و نێوەندەکانی دەسەڵاتیش دەکەن. بەڕوانی من وەها پێویست دەکات لە سەرەتادا فەرمانڕەوایەتی تۆکمە هەبێت لە ئێراندا بەهۆی جۆراوجۆری نەژادی و ئاینی لە وڵاتەکەدا تا ئەو کاتە دەسەڵاتە نوێەکە بتوانێت کۆنتترۆلی ڕەوشەکە بکات و ئەوجا هەڵبژاردن بکرێت، چونکە نامانەوێت ئەزمونونەکانی عێراق و سووریا دووبارە ببنەوە لە ئێراندا. ڕژێم بەردەوام قسە لەسەر ئەو دوو ئەزمونە دەکات لە کاتێکدا ڕژێمی کۆماری ئیسلامی خۆی بەرپرسیارە لەو مەینەتیانەی گەلانی عێراق و سووریا و هەروەها لوبنانیش ڕوبەڕووی دەبنەوە. بەڵێ دکتۆر عەلی، من دەگەڕێمەوە بۆلات. ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران بەبێ گوێدانە هیچ بەهایەکی مرۆڤانە سزای مەرگ دەبەخشێتەوە بەسەر هاوڵاتیانی وڵاتەکەدا. دایکێک تۆڕەکانی سۆشیال میدیا بەکاردێنێ تا ڕێگە بگیرێ لە جێبەجێکردنی ئەو بڕیارەی دادگایەکی ئێرانی بۆ لە سێدارەدانی کوڕەکەی داوێتی. تکایە پشتیوانی بکەن بەر لەوەی درەنگ بکەوێت. محەممەد قۆبادلو کوڕی منە و تەمەنی تەنها 22 ساڵە و نەخۆشی هەیە و نەخۆشی دەمارە هەستیارەکانی هەیە. ڕێگە نادەن پارێزەرەکانی بچنە دادگاوە. ڕفتارێکی ناڕەوایانەیە لەگەڵ منداڵەکەمدا دەیکەن بەبێ ئامادەبوونی پارێزەر لێکۆڵینەوەیان لەگەڵ کردووە. لەو دانیشتەی دادگا بڕیاری مردنیان لەسەر داوە. ئایا ئەمە دادپەروەری ئیسلامیە؟ لە چه دادگەیەکدا بڕیاری مردن لە یەکەم دانیشتندا دەدرێت؟ دەشیانەوێت بە خێرایی ئەو سزایە جێبەجێ بکەن. تکایە پشتیوانیمان بن، یارمەتیمان بدەن. ئەم دایکە لە بەردەم زیندانەکەی کوڕەکەی لێبووە دەنگی خۆی بڵند کردەوە لەسەر ئەو نادادپەروەری بەرامبەر کوڕەکەی و خەڵکی نیشتیمانەکەشی دەکرێن. حکوومەتیش دەزانێت تاوانیان بەسەر کوڕەکەمدا ساغ کردوتەوە. ئەمە ناڕەوایە. ئەوروپاییەکان بەڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ داوا لە دەسەڵاتدارانی ئێرانی دەکەن تا ئەو سیاسەتە ناڕەوایانەی ڕابگرێت و ماف و ئازادیەکانیش بۆ هەوڵاتیانی ئێران دابین بکات. حکوومەتی ئەڵمانیا بە تونترین شێوە سەرکۆنەی سیاسەتی درێژە پێدراوی ئێران دەکات بۆ بەکارهێنانی سزای مردن وەک ئامرازێک بۆ سەرکوتکردن. حکوومەتی ئەڵمانیا بەپەلە داوا لە ڕژێمی ئێران دەکات چیدی سزای مردن بەجێ نەگەێنێت و دەست بەجێش سزای مردن هەڵبوەشێنێتەوە. پێکەوە لەگەڵ هاوبەشە نێونەتەوەیەکانماندا بەردەوام دەبین لە فشاری زیاتر لەسەر ڕژێمی ئێران و هەروەهاش کاری زیاتریش دەکەین لە پەیوەندی بە مافەکانی مرۆڤەوە. ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران وەک شیکەرەوە باسی دەکەن هەر تەنها ئەوەی لە چاوەڕوان دەکرێت کە ڕووداوەکانی ناوخۆی ئێران نیشانمان دەدەن و دەشڵێن ڕژێم ئەم جارە ترسی زۆرە بە بەراورد لەگەڵ جارەکانی تردا. پێم وایە لەبەر هۆکارێکی سادە ڕژێم وها دەکات، چونکە هەر تەنها ئەو دەزانێت ئامرازەکانی سەرکوتکردن و تاکتیەکی تر بەکاربێنێت بۆ ترساندن و بەرەنگاربوونەوەی خۆپیشاندەران. لە ڕاستیشدا ئەو سیاسەتە کاریگەری خۆی هەبووە ئەگەر بڕوانی نەساڵانی ڕابردوو. چەندان ناڕزایی دەربڕین هەبووە لە 5 ساڵی ڕابردوودا. جا هەر جارێک خۆپیژاندان کرابێت ڕژێم هێزی ئاسایشی ناردوو و بڵاوی پێکردوون، بەڵام دواتر هەر هاتوونەتە سەر شەقامەکان. هەر چ شتێکی تر ڕوویدا بێت خەڵگاتۆتە سەر شەقامەکان و ڕژێمیش هەمان سیاسەتی بەکارهێناوەتەوە. بەڵام لە ئێستادا کێشەکە لە ڕژێم لەوەدایە خۆپیشاندانەکان فراوانتر و تووڕە ئامێستریشن.
دکتۆر عەلی لە کۆتایی بەشی پێشووی بەرنامەکەدا ئاماژە بۆەوە کرد کە ژمارە لە ئەفسەرەکانی پاسداران لەخۆ ئامادەکردندان بەڵام وەکو دەزانین ینی ئەوەی ئێران دەیکا بە پاسداران و بە یەکەکانی ناو پاسداران دەیان کات چ لە سیاسەتی دەرەوەییدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و چ لە ناوخۆی وڵاتەکەشدا خەڵکی ئێران بۆچی متمانە بە پاسداران بکەن. دكتور علي في نهاية القسم السابق أشرت إلى أن هناك مجموعة من ضباط الحرس الثوري. ليس موضوع الثقة. لێرەدا بابەتەکە بابەتی متمانە نییە، بابەتی بژاردەکانی تر نییە کە زیانی کەمتریان هەبێت. ئێمە دەزانین لە ناو پاسدارانیشدا خەڵکی نیشتیمان پەروەر هەن، هەر هەمان بکوژ و تاوانبار نین، هەر هەمان دەستیان سوور نییە بە خوێنی ئێرانیەکان و عێراقیەکان و سووریایەکان و لوبنانیەکان و یەمەنیەکان. خەڵکی شەریفی شانتیادا لەمە زیاتر لە 4 مانگی ڕاپەڕیندا زۆریانمان ناسی بە درێژایی هەفتە لەگەڵ هاوڕێم دکتۆر سازگارە قسەیان لەگەڵ دەکەین و ئامادەی خۆشان دەربڕیوە تا بە ڕۆڵی خۆیان هەستن، بەڵام لە هەمان کاتیشدا دەیانەوێت بژاردەکانی دیکەش تاقیب بکەنەوە. ئەوەی ئێستا بۆ ئێران گرنگە کۆمەڵگەی نێونەتەوەیە. ئەمریکا بە 180 پلە هەڵوێستی گۆڕاوە. جۆ بایدن لەسەر ئەوە بوو ڕێکوتنە ناوەشەکە مۆرکات، بەڵام ئێستا وەزیری دەرەوەی ئەمریکا ڕژێمی ئێران بە ڕژێمێکی خوێن ڕێژ ناو دەبات بۆ ئەوروپاش بە هەمان شێوە. هەر لەم ڕۆژانەدا جۆم لە وەزیری دەروی بەریتانیا بوو باسی لە دەڕندایەتی و تاوانەکانی ڕژێمی ئێران دەکرد. بەڕاستی بڵێم بۆ خۆشم بڕوام نەدەکرد بەو شێوەیە بازە ڕژێم بکات و ئەوەی دەیان کەس خراونەتە ناو لیستی ڕەشەوە و سزایان سەپێنراوە بە سەریاندا. ئەوەی ئەمڕۆ لە ئەڵمانیا و لە بەریتانیا و لە فەڕەنسا و وڵاتانی یەکێتی ئەوروپاش دەیبینین و دەیبیستین دانانی پاسدارانە بەڕێکخراوێکی تیرۆریستی. پێویستە وەک سەرکەوتنێکی گەلی ئێران هەژمار بکرێت. لەم 4 مانگە ڕابردوودا دڵنیام لەوەی سەرکەوتنی گەلی ئێران دەبینین وەلێ سەبارەت بە دەسەڵاتی سەرکردە لەشکریەکان بۆ ماوەیەکی دیاری کراو. ئەوە خۆشیان دەزانن ناکرێت لە ئێراندا سیستەمێکی لەشکری فەرمانڕەوا هەبێت چونکە مەحاڵە ئەو گەرەی دەتوانێت ڕژێمی کۆماری ئیسلامی بڕوخێنێت دەشتوانێت هەموو ڕژێمێکی هاوشێوەش بڕوخێنێت. بەڵام لەوانەیە بۆ ماوەیەکی دیاری کراو 6 مانگ یان ساڵێک ئەو جۆرە فەرمانڕەوایەتیە یارمەتی دەربێت بۆ بوژانەوەی دیموکراتی لە ئێراندا. في فترة معينة 6 أشهر سنة لإحياء الديمقراطية فيه. پەروین ڕەسوڵ پرسیارێکی بۆ بەڕێزت ناردووە دەپرسێ ئەڵێ ئایا بەم ڕێڕەوەی کە ڕژێمی ئێران دژی ژنان و سەپاندنی سەرپۆش و باڵاپۆشی و پیاوسالاری و زەواجی هەمەجۆرە ئایا بەها و بنەماکانی کۆمەڵگەی ئێرانی بەرەو نەمان بردووە؟ المجتمع الإيراني قبل الثورة كان هناك مساواة. لە کۆمەڵگەی ئێراندا بەر لە شۆڕشی ئیسلامی یەکسانی هەبووە. ژنان بەرپرسیارەتی گەوریان هەبوو، وەزارەت و باڵوسخانەشان بەڕێوە بردووە کە خومینی هات دەیویست هەموو ژنان دەربکات، بەڵام داکۆچیە بەرگری ئامێزەکانی ژنان خومینی و خامەنایشی ناچار کرد بۆی هەندێک لە ئازادیەکان بهێڵنەوە، بەڵام بە شێوەیەکی زۆر سنووردار هێشتیانەوە وەکەوەی هەر نەبێت. لەوانە ئەندامەتی لە پەرلەماندا بە ژمارەیەکی زۆر کەم بەبێ ئەوەی مافی قسەکردنیان هەبێت لە مەجلیسی شورادا. دوای سەرکەوتنی شۆڕشی ژینا یەکسانی لە ئێراندا دێتە ئاراوە بەبێ گوێدانە ئەوەی موسڵمان بیت یان نا، شیعیت یان سونە، ژنی دیان پیاوی. دڵنیام لەوەی ئێرانە ڕاستەقینەکە دەبینین، ئێرانی لایەنی کەم شارستانی و ئازادیەکان. حقیقی ئێران مەحد الحضارة والحرية. بەڵێ هەروەها کاک بەندی عەلی براین نووسەر بەندی عەلی ئەویش پرسیارێکی لێت هەیە ئەڵێ وەکو بارێکی باو ئەبێ حزبی سیاسی پێشخەڵک بکەون. ئەی حزبە سیاسیەکانی ئێران بەگشتی وە کوردەکانیش بە تایبەتی لەکوێی ئەم هاوکێشەیەدان لەکوێدا کە ینی ئەوەیە بگوترێ لە دوای خەڵکەوەن. دوا بە دوای شەیدکردنی ژینە ئەمینی خاڵی ژینا ڕایگەیان ژینا ئێرانێکی کوردە و شەهیدی ئێرانە. شاری سەقس شەهیدێکی بەخشی بەگەلی ئێران. ئەو مراسیمانە بۆ شەی ژینا ڕێکخران لە هەموو ناوچە پارێزگاکاندا بەڵگەن بۆ ئەوەی گەلی ئێران یەکگەلە. جارایانەکان لەکوێم هەڵوێستانی گەلاندان و ئایا لەگەڵ خەڵکدان یان نا من ناتوانم لە بری ئەوان وەڵام بدەمەوە. ئەمە بۆ کوردەکان. بۆ بەلوجەکانیش مەولوی عەبدولحەمید ئەو پیاوە ئازایە کە لە یەکەم ڕۆژی شۆڕشی ژیناوە لە خەباتدایە وێڕای هەموو مەترسیەکان. ئەم پیاوە دەڵێت یەکەم ئێرانیم و ئەو جابەلوجیم. هەمان ئەو لێدوانانەشمان گوێ لێ بووە لە خوشک و برایانی ئازاری و عەرەب و ئەوانی دیکەشەوە. هەر بۆیە هیچ نیگەرانێکم نییە لەسەر دۆسی یەکگرتووی ئێران و هەر هەمیان بڕوایان بە یەکگرتووی ئێران هەیە و دەزانم دەبێت دان بنرێت بە مافی ڕەوای هەموو تاکێکی گەلی ئێراندا. بحقوقهم الشرعي. دکتۆر عەلی دەگەڕێمەوە وڵات بۆ دوابەشی بەرنامەکەمان.
بەشێکی گەورەی تاوانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران لە ڕێی پاسدارانی شۆڕشی ئیسلامی ئێرانەوە بەجێدەگەیەنرێن. پەرلەمانی ئەوروپا پاسداران بە ڕێکخراوێکی تێرۆریست دادەنێ. پێشتر ئەمریکا پاسدارانی خستە لیستی تێرۆریستانی بیانیەوە و ئێستاش لە ئەوروپا داواکان و فشارەکانیش هەروە دێ و زیاتر دەبن تا ئەو هێزەی کۆماری ئیسلامی ئێران بخرێتە لیستی تێرۆریستانەوە. لێرە کۆبوونەوەتەوە وەک ئەندامی پەرلەمانی ئەوروپا تا بە هەموو جیهان بڵین ئێستا کاتی ئەوەیە پاسدارانی کۆماری ئیسلامی ئێران بخرێنە لیستی تیرۆریستانی وڵاتانی ئەوروپا لە یەکێتی ئەوروپادا. پاسدارانی کۆماری ئیسلامی ئێران دەستیان بە خوێن سوورە چونکە تاوانێکی زۆریان کردووە تەنانەت لە ناو خاکی ئەوروپاشدا. ئێستاش چەک و فڕۆکەی بێفڕۆکەوان دەنێردرێت بۆ رووسیا تا هێرش بکاتە سەرگەلی ئۆکراین. دەسەڵاتدارانی ئێران ئاگاهی دەدەن بە ئەوروپاییەکان و هەڕەشەش دەکەن بەوەی هەموو لەشکرە ئەوروپاییەکان جا لە هەر کوێیەکی جیهاندا بن دایان خاتە لیستی تێرۆریزمی خۆیەوە. ئەوانی دەیانەوێت لۆمەی پاسدارانی بەهێزی شۆڕشی ئیسلامی ئێران بکەن بەهۆی کارە شۆڕش گێڕانەکانیانەوە لە بەرەنگاربوونەوەی تیرۆریزم و ئەو ڕۆڵەی لە پشتیوانی خەڵکدا هەیەی پێویستە بزانن هەوڵەکانیان مایە پوچە و ئەنجامەکەیشی هەر شکست دەبێت وەک ئەوانی تریان. لە هەندێک وڵاتی ئەوروپاشدا دادگاییکردنی تاوانبارانی ئێرانی دەستی پێکردووە وەک ئەوەی لە وڵاتی سویددا کرا سەبارەت بە یەکێک لەو تاوانانەی ساڵی 1970 ڕژێمی ئێران کردبووی دژ بە خەڵک. دادگا بڕیاری سزای زیندانیکردنی هەتایی داوە بەسەر یەکێک لە تاوانبارەکاندا. پێم وایە ئەم دادگاییکردنە جارێکی تریش تیشک دەخاتە سەر ڕووداوەکەی ساڵی 1970 ئێران و درڕندایەتی ئەم ڕژێمە نیشان دەدات. ئێستاش پاش 4 مانگ لە خۆپیشاندان و شۆڕش لە ئێران خەڵک و دنیاش تێگەشتێکی زیاتریان هەیە لەسەر درڕندایەتی ڕژێمی کۆماری ئیسلامی و ئەم دادگاییکردنەش سەرنجی خەڵک ڕادەکێشێت بۆ نامرۆڤانەی ڕژێمی ئێران. دکتۆر علی چاوەڕوانێکی زۆر هەبوو کە کۆمیسیۆنی ئەوروپا بڕیاری خۆی بدا لەسەر بە تێرۆریزم ناساندنی پاسدارانی شۆڕشی ئیسلامی ئێران، بەڵام پێچەوانەی بڕیارەکەی پەرلەمانی ئەوروپا هیچ بڕیارێکی نەدا. بۆچی جیاوازی چی بوو لە ڕوانینی هەم پەرلەمانی ئەوروپا و ئەوەی کۆمیسیۆنی ئەوروپادا؟ ئوستازی ئەوەلان جا ئازیزم پەرلەمانی ئەوروپا بڕیاری لە پرۆژەیەکداوە و پەسەندی کردووە، بەڵام بە پێی یاسا و ڕێسەکانی یەکێتی ئەوروپا دەبێت یەک بەیەکی وڵاتەکان ئەو پرۆژەی بڕیارە پەسەندکەن. هەندێک هەواڵ هەن سەبارەت بە هەنگاریا یان یۆنان، هەروەهاش هەندێک وڵاتی دیکەش کە پەیوەندی بازرگانیان هەیە لەگەڵ ئێراندا و ئەم پرۆژەیە پەسەند ناکەن. لە هەمان کاتیشدا وڵاتانی ئەوروپا ئازادن لەوەی خۆیان بڕیاری خۆیان بدەن وەکەوەی بەریتانیا و فەڕەنسا و ئیتالیا و ئەڵمانیا و ژمارەیەک وڵاتی دیکەش کردیان. ئێمە هیچ نیگەرانیەکمان نییە لەسەر سەپاندنی سزا بەسەر ڕژێمی کۆماری ئیسلامیدا، بەڵام هیوادارین هاوڕایەکی گشتی هەبێت لە نێوان حکومەتەکانی ئەوروپادا لەسەر دۆسی پاسداران و تیرۆر. کەسایەتێکی وەک دەریاخانم ئەندامی پەرلەمان کە پێشتۆزێک بینیمان شەو و ڕۆژ تێدەکۆشێت تا پەرلەمانی بەلژیکا قەناعەت پێ بکات، یان سەرۆکی پەرلەمانی نەرویج کە ئەویش ئێرانیە و تێدەکۆشێت، ئەندامانی پەرلەمانیش هەن کە لە ئەڵمانیا بە هەمان شێوە کار دەکەن. هەر هەمیان کار دەکەن تا بە وڵاتانی ئەوروپا بڵێن ئێستا کاتێتی تا بڕیاری یەکلایی کەرەوە بدرێت و شان بەشانی گەلی ئێران ڕابوەسن. پرسیاریشکە هەر لەلایەن هاوکارم هێرۆ زەنگەنەوەیە دەپرسێ فشارەکانی کۆماری ئیسلامی ئێران، لێدوانەکان و هەڕەشەکانی کۆماری ئیسلامی ئێران چەندێک کاریگەری هەبووە بەسەر ئەو بڕیارەی ئەوروپاوە؟ هذا سؤال لهيف. نعم اوكي سيدي إطلاق النار ئەو هەڕەشانە خۆی لە خۆیدا تەقەکردن لە هەردوو قاچی ڕژێمی ئێران. ڕژێم خۆی باش دەزانێت ئەو جۆرە قارەمانێتی نواندن و پاڵەوانێتەکەی نیشانی دەدات هیچ نییە و خەڵکی ئێرانیش پێی ڕاهاتون. بۆ نمونە ڕژێم خۆی دەزانێت ناتوانێت تەنگەی هورمز دابخات چکە هێزێکی گەورە هەیە لە کەندای فارسدا ئەمریکایە. کەشتە جەنگەکانی فەڕەنسا لەوێن، تەنانەت ژێردەریایی ئیسرائیلیشی لێ، وەک چۆن لەسەر وەختی شەڕەکەدا لەگەڵ عێراق نەیانتوانی ئێستاش هەر ناتوانن. لە بیرمانە کاتێک ئێران هێرشی کردە سەر کەشتێ بازرگانەکانی کوێیت، هێزەکانی ئەمریکا لە کەمتر لە 24 کاتژمێردا هێزەکانی ئێرانی لەوێدا وێران کرد. بڕوام وهای ئێران ناتوانێت ئەو کارە بکات. ئیسرائیل ئامادەیە بۆ هێرشکردنە سەر ئێران. لەم هەفتەیەدا مانۆڕی لەشکری ئیسرائیل و ئەمریکا هەبوو، هەروەهاش لە نێوان ئیسرائیل و فەڕەنسادا. ڕژێمی ئێران هیچی پێناکرێت تەنها ئەوەندە نەبێت لێرە و لەوێت چەند هێرشێکی تیرۆرکاری بکات و لە بەرامبەریشدا ڕوبەڕووی وەڵام دانەوەیکی قورسی گەورەی ڕاستەوخۆ دەبێتەوە. مباشر.
بەڵێ دکتۆر عەلی سوپاس دەکەم بۆ بەشداریت لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا سوپاس و پێزانینم شکران جەزیلەن دکتۆر عەلی شکران لەکم شکران ئوستازی وەتایی ئەلبەتە ئازیزانم سوپاسی بێپایانم بۆ ئەوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهایی خۆشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵێ